ڕۆژی 8 مارس یەکێک لە ڕۆژە هەرە گرنگەکانە بۆ ئازادی خوازان و چالاکوانانی سیاسی و چالاکانی بزوتنەوەی ژنە. لە بزوتنەوەی مافخوازی ژنان، پیاوانیش شان بەشانی ژنان بۆ ئازادی ژن لە هەر جۆرە چەوسانەوە و زوڵم و زۆرێک چالاکی دەکەن و کوردستانی ڕۆژهەڵاتیش لەم بابەتە بێبەش نییە. بینەرانی عزیز، وێڕای سڵاو، ڕێز و خۆشەویستی ئێمەتان پێشکەش بێت. کۆمەڵای شۆڕشگێر هەر لە سەرەتای دامەزراندنیەوە بە باوەڕمەندی بە هێز و توانای ژن پێشەنگی ڕێکخستنی بزوتنەوەی ژنان بووە و لە سەنگەری پێشەوەی خەبات بۆ ئازادی ژن و چەسباندنی مافەکانی ژن خەباتی کردووە. بۆ قسە لەسەر ئەم بابەتە لە ئەڵقەیەکی دیکە لە زنجیرە بەرنامەکانی 8 مارس میوانداری کاک ئەردەڵانی فەرەجی ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵەمان کردووە و لەگەڵتان دەبین. هاوڕێر ئەردەڵان بەخێر. زۆر سپاس سەرگوڵخانم، منیش بەخێراتنتان دەکەم. سڵاو ڕێزم هەیە بۆ بینەرانتان و بۆ سەرکەشتان و ماندوونەبن لە خزمەتدا. بەخێر بیتوارە. هاوڕێر ئەردەڵان، کۆمەڵە مێژوویەکی پرشنداری هەیە لە زەمینەی پرسی ژندا و خاوەنداریەتی لەو پرسە دەکات. بیرۆ بۆچوونی ئێوە وەک کۆمەڵە لەسەر ڕۆژی 8 مارس چۆنە و چییە؟ هەر وەک بۆ خۆشت باست کرد، مەسەلەی ژنان لە کوردستانی ئێران بە جۆرێک لە جۆرەکان تەداعی دەبێتەوە لەگەڵ سەرەتای فعالیەتەکانی کۆمەڵا وەک هێزێک کە لەسەر شانۆی سیاسی بزوتنەوەی کوردستاندا هاتە مەیدانەوە. دیارە لە مێژووە بە چاوخشاندێکی کورد بەسەر مێژووی بزوتنەوەی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات کۆمەڵە ڕەنگە بۆ ئەم حرەکەتە ڕەچەشکێنانەی خۆی بازی زۆریشی دابێ و ڕەنگە ناو ناتۆرەشی بەرکەوتو بێ، بەڵام کۆمەڵە بە باوەڕمەندی هەروەک بۆ جەنابیشت فەرموود بە باوەڕمەندی بە هێزی لە بن نەهاتوو ژنان کە لە 150 کۆمەلگای بەشەری و مرۆڤایەتی پێکدێنن ئەمانەی ڕێکخست و بەبێ لە بەرچاوگرتنی ئەوەی کە بڕوایەکی وای هەبێ لە مابینی ئەم بزوتنەوەیە و ئەو بزوتنەوەی وەگەیشتن بەم مافیان و یا لە تەقابلێکی دیکەدا تەقەدم و تەئاخورێکی نەبوو. یعنی باوەڕی وابێ بیکوتە ژنان ئێوە لە ماڵەدانیشن کارتان، یعنی ئێمە هیچ کارێکمان بە بزوتنەوەی ژنان نییە، جارێ ئێمە ڕاستن ئەو لەوێتمان مەسەلەن بزوتنەوەی نەتەوەیە یا بزوتنەوەی کرێکاریە یا بزوتنەوەی ژینگە پارێزیە یا هەر شتێکی دیکە و ئەمەش لە کۆی ئەم پرۆسەی گەیشتن بە دەموکراسی کە تێیدا مافەکانی مرۆڤ چەسپا بێ تەقەدمێک لە یا تەئاخورێک لەو بەینەدا نییە. دیارە لایەنی تر و خەڵکی دیکە ئەم بیرۆکان هەبووە کە ئێستا لەم قۆناغەدا ڕەنگە زۆر پێویست بێ ئەمە فقط کار لەسەر مەسەلەی نەتەواتی بکەین یا کار لەسەر مەسەلەی چیناتی بکەین، بەڵام کۆمەڵە بەبێ گوێدان بەم جۆرە بیرۆکەیە بە پێچوانەوە پێی وابوو کە ڕزگاری کۆمەلگای کوردستان و سەرکەوتنی بزوتنەوەی کوردستان مساوگەر نابێ ئەگەر نیوەی کۆمەلگاکەی هێشتا چەساوە بێ، هێشتا ناوشیار بێ، هێشتا بێماف بێ، هێشتا بچەوسەندێتەوە. بۆیە هەمسوو هەمجەهات شان بەشانی بزوتنەوە باقی و بزوتنەوەی کە کۆمەڵە ڕێبەری دەکا و کۆمەڵە خۆی بە حیزبێکی خاوەن و بەرپرسی بزوتنەوەی کوردستان دەزانێت بە هەموو ڕەهەندەکانی و بە مەسەلەی کرێکار و زەحمەت کێشەوە بە ژنانیەوە بە منداڵیەوە بە مەسەلەی نەتەوایەتیەوە بە هەموو پرسەکانی کۆمەلگا خۆی بەرپرسیار دەزانێت و هەمسوو لەگەڵ بزوتنەوە گشتێکە تێکۆشاوە باقی بزوتنەوەکانی تر وەرەسەرەوە میانەوە بزوتنەوەی ژنان بە دەرەجەی ئولالانی کەم بۆی کە حاشا هەڵنەگرە ژنان لە 150 کۆمەلگای کوردستان پێک دێن نەکرد کۆمەڵگای کوردستان و کۆمەلگایەکی دیکە. بۆیە لە سەرەتادا ئەم بابەتە زۆر جێی بە بەڕوای من گرینگە کە لەبەر چاومان بێت کۆمەڵە تەقەدم و تەئاخورێکی لەو مۆزوعەدا نەبووە، پێی وابوو دەبێت شانشانی باقیەوانەی دیکە بێت و شانازیەکی گەورەشی لەو بارەوە بۆ خۆی تۆمار کردووە. سەرگوڵخانم ئەگەر ئەوڕۆکە بزوتنەوەی کوردستان بە بزوتنەوەیەکی پێشکەوتن خواست پێناسە دەکرێت، بێگومان بەشی هەرە زۆری ئەو تایبەتمەندیانەی کە بۆ هەر تاچێکی کورد بزوتنەوەیکی شانازی بەخشە پێشکەوتن خوازە هاوسوو لەگەڵ معیار و بەها
مرۆیەکانیان سەردەمەیە بە دڵنیای و کۆمەڵە بە بزوتنەوەی کوردستانی بەخشیوە. یەکێک لەو تایبەتمەندیانش ئەم مەسلەی باوەڕمەندی بە مافی ژنان و چەسپاندنی مافەکانی بووە. بۆیە جارێکی دیکە لێرەوە سەری ڕێز و نەوازش بۆ هەموو ئەو شەهیدا ژنانەی کە لە نێو کۆمەڵەدا جانیان بەخت کرد و هەموو ئەو شەهیدانەی کە جانیان لە پێناو ئامانجە بەرزەکانی کۆمەڵەکە یەک لەوانە چەسپاندنی کۆمەلگایەکی یەکسان و دادپەروەر بووە لە نێوان هەموو تاکەکانیدا دادەنەوێنم. زۆر سپاس. کاکە دەڵان هەروەکە ئاماژەتان پێدا ژنان هەر لە سەرەتای خەباتی نەتەوایەتیە و خەباتی خۆیان تێکەڵکێش کردووە، یعنی بەواتایەکی تر دەتوانین بێژین هەتاکو و خەباتی نەتەوایەتی دەستەبەر نەکرێت خەباتی ژنانیش دەستەبەر ناکرێت بە شێوەی لە شێوەکان، چونکە تۆ نەتەوەیەکی بندەستی وەک ژنی کورد ئێمە مەبەستمانە لێرە قساک بەو مێژووە کە ژنی کورد هە لە سەرەتاوە لە سەنگەردا بووە لە دوو سەنگەری جیاوازدا خەباتی کردووە، ئێوە داهاتووی بزوتنەوەی ژنانی کورد چۆن دەبینن یا ژنی کورد لەکوێ ئەم بزوتنەوە قەراری گرتووە؟ سەرگورخان نوکتێکی وردت ئیشارە کرد، دەویژەوەیە کۆمەلگای کوردستان کۆمەلگایەکی تۆ بڵێ کۆمەلگایەکی سەردەم دەبێت بە پێوەرە سەردەمیەکانیش لێکی بدەیەوە. تەسەور کە لە نظامی کۆماری ئیسلامیدا بژی ژنێک بی لە پێشدا ژن بی دواتر کورد بی سونی بی یان نەخێر هەر دینێکی غەیرە دینی ڕسمیەکەت بێ و بۆ نمونەش بە هەندێک لە پێوەر و معیارەکان کرێکار و زەحمەت چێژ بی کە بۆ خۆی نظامەکە نظامێکی دژە کرێکاریە، دژە ژنە، دژە ئازادیە، دژە کووردە، دژە دینە. تۆ تەسەور کە ژنێک بی لە کوردستانی ڕۆژهەڵات دەتوانێنی زوڵموستەمەکە چەند قاتە. بۆ منی تاچی کوردێک کە بڵێ کوردێکم بەڵام پیاوم بەڵام ڕەنگە لە پێگەیەکی مامناوەندی کۆمەلگادا دەژیم ڕەنگە چەسانەوەکە هێندە بەر من نەکەوێت، بەڵام ژنێک بی ژن بی و کورد بی و دینێکی غێری ڕسمیت بێ و لە خەڵکی فەقیر و هەژاری کۆمەلگاش باب لە چین و ئەوانی دابی زۆڵمەکە چەند قاترە بۆ تۆ. بۆیە ئەمە لە هەمسوو لەگەڵ ئەو فەرماشەی جەنابەت کە بزوتنەوەی کورد ینی بزوتنەوەی ژنان هەمسوو بووە لەگەڵ باقی بزوتنەوەکانی دیکە واگەر زۆر دووپاتەی نەکەمەوە کۆمەڵە ئەمانەی هەموو لێک داوەتەوە. لە ئێستادا لە وڵامی پرسیارەکەی جەنابەت کە دەڵێ داهاتووی بزوتنەوەی کورد بزوتنەوەی ژنان ویا چی لێ بەسەر دێ وەژنی کول لە شۆی ئەم قەزیەدایە من پێم وابێ هەتا ئێستاش بزوتنەوەی ژنان لەسەر شانی ژنان و پیاوانی ئازادی خوازە، لەسەر ڕووناکبیران و لەسەر خەباتکارانی سیاسیە کە تێدەکۆشن بۆ چەسپاندنی مافەکانی بە خوێندنەوەیەکی خێرا بەسەر مێژووی لانیکەم 40 ساڵەی خەباتی ژنان لە ئێراندا کە ئەگەر لە پۆلێنبەندیەکدا سەیری دەکەی ڕەنگە لە سەرەتاکانی ساڵی 1940 جا 41 و 42 و 43 کە ئیسلاحاتێکی لە ئێران بە ناوی ئیسلاحاتی سەفید یا ئیسلاحاتی شاه و مەردۆم شتێکی لەو بابەتە هێنا گۆڕێ جۆرێک تەکانێک درا بۆ پاڵپەیوەنانی کۆمەلگای ئێران بەرەو کۆمەلگایکی مۆدێر دیارە کاری خراپی حتمەن تێدا بوو، بەڵام یەکێک لەوانە کە بووی هاتنەمەیدانی زۆرتری ژنان بوو لە کۆمەلگادا لە بەدەستەوەگرتنی پۆست و مەنسەب و کار و شتی لەو بابەتە ئەمە تەکانێکی پێدا و لە سەرەتای شۆڕشی گەلانی ئێران لەنی پێش ڕووخانی ڕژیمی ژنان لە پێشەوەی سەنگەری ڕژیمی دژی ڕژیمی بوون کە هیوایەکیان بوو بۆی کە بتوانن دەستکەوتی زۆرتر بۆ مافەکانی بۆ خۆیان بەدەست بێنن، بەڵام بە دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی ئەم ژنانە سەرخوردە لەو مافانەی کە بەدەستیان هێنا زۆرێک لەو مافانەی کردەبوو پێشووتر بیشان لە ڕژیمی پێشووتریش بوویان لە دەستیان چوو. بۆیە بەتایبەتی لە دەورەی 10 ساڵی تەسبیتی جمهوری ئیسلامی کە 10 ساڵی قەحقەرای سەرکوبی جنبشی ژنان و باقی جنبشە دموکراتیکەکانی کۆمەلگای ئێرانە ژنان جۆرێک پەسیڤ بوون و نائاکتیڤ بوونیان پێوە دیارە، بەڵام کە دواتر ئەو خواست و مەیلە پێشکەوتن خوازانی کە لە هەناوی کۆمەلگادا هەیە
لە کاتێکدا جمهوری ئیسلامی 4 ئۆرگانی زۆر مهمی بەدەستەوە بووی کە کولتورێک لە نێو کۆمەلگاکە تا جێبخە. یەکەم نظامی ئامۆزش و پەروەرش و مەدرسە و مەکتەبی بەدەستەوە بووە کە ئەمە ڕێگەیەکی زۆر مهمە بەوەی کە تۆ بتوانانی کولتورێک جێبخەی. لەگەڵ ئەوەدا وەزارەتی ئیرشاد و باقی ئەو کاتانەی یعنی وەزارەتی ئیرشاد یەکێک لە کۆڵەکانی ترێ ئەگەرچی وەزارەتی فەرهەنگە بەڵام ئەو کردی بە وەزارەتی ئیرشادی ئیسلامی میدیای بەدەستەوەیە و هەموو تەلەڤیزیۆن و سەدا و سیمای جمهوری ئیسلامی خەریکی تەبلیغی نەوعێک لە جیهانبینی و قاڵبکردنی کولتورێکە بە کۆمەلگاوە لەوانە ژنانیش و لەگەڵ ئەوەشدا ئۆرگانهای ئەمنیەتی هەمووانی لە قاڵبدا ینی هەوڵیەوە بووە کە کۆمەلگای ئێران بەخواست و بە کولتورێکە مەیلیەتی لە قاڵب بدە. بەڵام بە پێچەوانەی هەموو زەبر و زەنگ و سەرکوتانە لە هەناوی کۆمەلگادا مەیلێک بۆ پێشکەوتنخوازی بۆ یەکسانی بۆ بەرابەری مافەکانی ژنان بۆ ئازادی بۆ دموکراسی بوونی هەبووە. و من پێم وابێ لەم ساڵدا کە لە ساڵی 2020ەوە لە ئێران لە ساڵی 99 نزیک دەبینەوە بزوتنەوەی ژنان وەک باقی بزوتنەوەکانی دیکە هەنگاوێکی گەورەتری ناوە بە خوێندنەوەیەکی خێرا بەسەر حزوری ژنان لە ئەم ئاعترازات و خۆپیشاندانانی لە ماوەی چەند مانگی ڕابردوو یا لانیکەم 2 ساڵی ئەخیر لە ئێراندا بووە ژنان لە پێشەوەی ئەم بزوتنەوەیدا بوون کە ئەمە پەیامێکی زۆر شەفاف و سەریحی پێوەیە کە تۆ ناتوانانی داهاتووی ئێران تەسەور بکەی بەبێ ئەوەی کە ژنان شەریکی ڕاستەقینەی بەڕێوەبردننی وڵات بن. بۆیە لەگەڵ ئەوەشدا ئەم پێشکەوتنانەی کە لەباری کولتوریەوە لەباری خوێندن و ئاکادمیەوە هاتوونەتە گۆڕێ وشیارەیەکی زۆرتر لە کۆمەلگادا پەخش بۆتەوە بڵاوبۆتەوە و بە تەبعی ئەوەش کۆمەلگای کوردستان هەروەک ئارەزم کردی بەبوونی حیزبێکی وەک کۆمەڵە پشتوانەیەکی بەهێزی معرفی و فکری لە پشتە و داخوازی و متالباتی جنبشی ژنانی کورد تەنانەت پێشکەوتن خوازانەترە لە باقی متالباتی بزوتنەوەی ژنان لە سەرتاسەری ئێران. هیوا و ئومێدێکی زۆر هەیە کە ئێمە شاهدی گەشانەوە و شکۆفانەوەی هەرچی زۆرتری بزوتنەوەی ژنان بۆ چەسپاندنی مافەکانی بین و لەو پێناوەشدا کۆمەڵە و هەموو ئەو پیاوانە و هەموو ئەو پیاوە بەرابەری تەڵەبانە و هەموو ئەو ژنا یەکسانی خوازانە ئومێدێکی زۆریان هەیە بۆی کە لە دەورەی داهاتوودا ئێمە تا شاهدی تحقق پیداکردنی مافەکانی ژنان لەنە و چەسپاندنی لە یاساوە بە کولتورکردنی و چوونە نێو پەروەردەی و نظامی پەروەردەی و سیستمی پەروەردەی داهاتووی وڵاتدا. بۆیە من بەش بە حاڵی خۆم ئاسوویەکی گەشت و داهاتوویەکی گەشت بۆ بزوتنەوەی ژنان لە ئێران و بە تایبەتی لە کوردستان دەخوازم. کاکەر دەڵێن بە پێ تۆزەحاتە کە بەڕێزدات و هەوڵەکانی کۆمەڵاکە لە ماوەی مێژووی نیو سەدا خەباتی خۆیدا هەڵگری پەیامێکی گەورەیە لە بزوتنەوەی ژنانە. ئێوەک نوێنەری کۆمەڵە ئەمڕۆ لەم بەرنامە بەشداریتان کردووە. پێم باشە ئەو پرسیارەتان ئاراستە بکەم کە بەرنامە و سیاست و پرۆگرامی ئێوە و ئەسڵەن ئالتەرناتیڤ چییە بە بڕوای ئێوە بۆ لە داهاتووە لە کوردستانێکی ئازادە لە ئێرانێکی دموکراتدا ئەگەر بۆمانیشی بکەنەوە یا بۆمانی باسکەن؟ بە دڵنیایەوە ئەگەرچی ڕەنگە دەرفەت کەم بێ بەڵام من بە دوو نوکتەی زۆر کلیدی کە کۆمەڵە پێی موسەلەحە ئشارە دەکەم. یەکەم مهمترین شت لە ڕوانگەی کۆمەڵەوە چەسپاندنی مافەکانی مرۆڤە و ژنیش وەک مرۆڤێک خاوەنی ساحەبی ئەم تایبەتمەندیانە دەبێ. بۆیە ئەمە کارێکی زۆر گەورەیە ینی دموکراتیزەبوونی ئێران و دموکراتیزەبوونی کوردستان بە قوانین و بە یاسا و بە حکوومەت و بەدەسەڵات ڕێگایەکی زۆر و مەودایەکی زۆر دەپێوە بۆ گەیشتن بە مافەکانی ژنان و ئەمە لەسەر لەوحەی کاری کۆمەڵەدایە و مهمترین داواکاری کۆمەڵش هەر چەسپاندنی مافەکانی مرۆڤ و ئەو بەها مرۆیانەیە کە لە ئەمڕۆکە لە دنیادا پێی پێناسە دەکرێت. جا مافی نەتەوایەتیە، مافی ژنانە، مافی منداڵە، مافی ژینگەی هەر شێشی دیکەیە. بۆیە لە پێشدا کۆمەڵە خۆی لە پێشەوەی ئەم سەنگەرە بۆ دموکراتیزەکردن و هەوڵدەدا بۆ بنیادنانی کۆمەلگایەکی دموکرات. ئەمە لایەکی قەزیەکەیە کە ئەمە ڕەنگە شاملی هەموو خەڵکی هەموو ئاحادی خەڵکی کوردستان بێ. بەڵام کە ئەوەشت کرد هێشتا لە شۆنێک کەمی دێنی ئەویژەوەیە من و تۆ دەچینە تای تەرازویەکی یەکسانەوە بۆ قەزاوەت و بۆ کارکردن و بۆ دەستکەوتەکانمان. کۆمەڵە پێی وایە دەبێت جۆرێک لە جۆرەکان قەرەبووی ئەم زوڵم و ستەم و
پاشکەوت و ڕاگررتنی ژنان بکرێ بۆ ئەوەی کە ئەوانش ئێنی ئێمە شاهدی کۆمەلگایەک بین کە هەردوو ڕەگەزەکەی ژن و پیاوەکەی بە قودرەت و بە توانایەکی یەکسانەوە لە جامعەدا حزوریان بێ. من سەرگوڵخانم لەم فرسەتە کەڵک وەردەگرم و ئەوە بڵێم کە من وەک کوڕێک لە نێو بنەماڵەکەی خۆم ڕەنگە لە 1970 سەروەتی خانەوادەکەم لە اختیاردا بووە تەرخان کراوە بووم بۆی کە بتوانم بخوێنم بۆی کە بچم شارە و شار بکەم ئەولا بکەم بەڵام خوشکەکانی من کەمترین سەهمیان هەبووە لەم سەروەت و سامانەی بابم کە دەبوو یا خانەوادەکەم دایک و باوکم بۆی کە ئەوانش پێی گەشە بکەن. ئەمە سەرنجام من وا لێ دەکا بۆ تەبعیزێکی مثبت بەرامبەر بە خوشکەکانی خۆم لە سەرەتاوە عەرزە دەکەم. بۆیە کۆمەڵە بیر لەوە دەکاتەوە بە تەنیا جێخستنی کولتورێکی دموکراتیک و ڕەچاوکردنی مافەکانی مرۆڤ ڕەنگە کافی نەبێ بۆی کە تۆ بتانی ژنانیش شان بەشانی پیاوان بێنە سەر عەرسەی بەڕێوەبەرایەتی و مدیریەتی وڵات. بۆیە لازمە قۆناغێک نازانم ئەمە ئێستا بە تەحدید کراوی مدە زەمانەکەی چەند بێ بەڵام دەبێت مدەتێک ویا لە پرۆژەیەک و پرۆسەیەکدا ئەم تەبعیزی مثبەتە ئەم هەڵاواردنە ئەرێنیە بەرامبەر بە ژنان بکرێ بۆ قەرەبووی ئەو زوڵم و ستەمەی کە لە چوارچەوەی نظامێکی دژەژندا بەرامبەریان کراوە بۆی کە بتوان و لەباری کولتوریشەوە کە بتوان خۆیان پێ بگەینن. بۆی ئەم دوو نکتەی زۆر مهمە. یەکەم جێخستنی و دموکراتیزەکردنی ئێران و چەسپاندنی مافەکانی مرۆڤ، دوو تەبعیزی مثبەت یا هەڵاواردنێکی ئەرێنی بەرامبەر بە ژنان. ئەمە دوو بەرنامە و پلانی کۆمەڵەیە بۆ گەشە پێدان و یەکسانکردنی کۆمەلگا بە هەموو تاکەکانیەوە لە جامعی کوردستان و ئێراندا. زۆر سپاس کاکە دەڵام بۆ بەشداریتان لەم بەرنامە. بژێت زۆر سپاس. ئەمنیش سڵاو و ڕێزێکی دووبارەم هەیە بۆ هەموو چالاکوانان و خەباتکارانی بزوتنەوەی ژنان بۆ ئێوە هاوڕێیان و هیوای ئەوە دەخوازم لە کۆمەلگایەکدا بژیم کە ژنان و پیاوانەکە یەکسان بن لەباری حقوق و لەباری هەموو ئەو مافانەی کە دەبێت هەر ئینسانێکی سەردەم بێ. بۆ هیوایە. خۆشەویستان، سپاس کە لەگەڵمان بوو. دیسان دینەوە خزمەتە.